بۆ خۆتان خۆش بن وەکو هونەرمەندان جاری تر هاتینە پرسەی یەشێک لە هونەرمەندە بێنازەکان پەیامتان چێت لەم ڕۆژەیە؟ بەداخەوە خۆزگەیم هەموو جارێ ئەوە لە بەردەم کامێرۆمایکار نەوەستاینە هەواڵی کۆشکردنی ئەستێرەیەکی بواری هونەر کە خاتو نەرمین بەداخەوە ینی کەڵە و نەرمەندێک بوو بە حیاتی جێگەی پڕ نابێتەوە ئەکتەرێکی دیار و بەتواناو لە لووتکەیا بوو بەداخەوە ینی ئێمە هەتاوەکو نەبرین کەس ڕێز و قەدرمان ناگرێ خۆزگە پێشمردنەکەی ئێرە جمەی بهاتە لە بەرپرسان لەو کەسانی کە بەرپرسنەوە حقت یعنی خۆشم سێرم لێ ئێستا وایە زۆربەی هاوکارەکانمان هونەرمەندەکان لێرە بوونایە بەڵامی تر کەم تا زۆر یەکجووسەیەکە بینم بە حقت بەداخەوە هەواڵێکی ناخۆش دەستێک تێنا پاڕی هونەرمەندانی کە لێرە بینیم ئەمشەو بەڵێ بەداخەوە چکە من وەکو ئێسش باسم کرد لە پرسەکەی کاک هادی مەحموود عەریف هەمەتاڵ ڕۆحی شاد بێ لەوێش بە هەمان شێوە یعنی سەری چواردەوری خۆمە کرد بە حقت من و یەک دوو برادری کە لێوە بووین بەداخەوە نازانم یعنی نهاتنی ئەو هاوڕێیانەمانە و نەرمەندانە سەبەبەکەی چییە بەڵام مردن لە ڕێگەی هەمومانایە هیوادارم لێرە تەواجودیان هەبووە بۆ هیچ نەبێ سەبوریەکمان بە بەدڵی کە سوکارەکان کەس باس وەسێت نامرێت مردن لە ڕێی هەمووشمانایە وەسێتە چییە؟ وەڵی هیوادارم ئەو وەسێتی کە بۆ خاتو نەرمین دانرابوو کە لە ماڵەکەی خۆیان بینێژن و بەداخەوە یان ئێمە پێش مردن هیچ ڕێز و قەدرێکمان لێ ناگرێ هەتا وەکو ئەمرین ئەنجاگەنە سەرمان لە دوای مردنیش کە من ئەمڕۆ برینار بووم بە حقت من ئێستا ئەمێتەوە ساڕێژم کەی نەک کە مردم دەسەڵات نامێنێ وەختە لە کۆچی دوایی نەرمی قادرە پەیامی جەنابێ وەکو هونەرمەندێ چییە؟ هیوادارم حکومەت و دەسەڵات ئاوڕێ لەو هونەرمەندە بازبوونانە باتەوە ئێمە نایمە گەنجین ئەمە جارێ بیدایەتمانە بەڵام ئەوان خزمەتێکی زۆریان کردووە ئەمە دوێنێ پێرە لێرە بووین یعنی هیچ خزمەتێکی نەبوو کچێکی تاقانە بە تەنیا خزمەتی میوانێک کرد و میوانی بەڕێە کرد و خواردن و خۆراکییا بۆ خەڵکە و یعنی هیچ دەسەڵاتێکی نەبوو ئافرەتێک بە تەنیا هیچ دەسەڵاتێک لەم دەشتە کەس بە کەسەیە ئاگای لێ نەبووە و ئیسەکە مردووە شتی بڵاوکەنە و پەیجەکان ڕسم و ناوبان هەمووی لە دوای مردنی بوو چێتی دوای مردنی عنی سەوی بوو چێ نازانم و هەرچی هەڵە سێ ڕسمی بڵاوگەی دوێنە بۆ نهاتی بۆ لای بە هەفتەیەکە بۆ نهاتی مایەکە کاوایە کە زاوڕی لێ نایەتەوە کاکشوانە ئەم شوێنە زۆر دوورە لە شارەوە بەڵێ کە ڕێگایەکی خۆڵیشە ئایا شایستەی ژیانە بکە ناوەڵە ئەو لە شەسەکان و هەفتاکان و خزمەت بە هونەری کوردیەکە ئەو بایسە لە گەورەترین فێلای لەو سیتیانە بۆیە کە لە شای سلێمانیە تۆ بە سێ چارەگەی تێرە ئەوش خێرومەن و خۆی بە چکە پارێک کۆکردێتەوە ئەو خان و 50 سەمە تێی دروست کردووە کۆتا قسە چی پێوتی؟ کۆتا قسە من بڵاوم کردوێتەوە وتم خوا لە تەمەنی مخات سە تەمەنی تۆوتی تۆ هێشتا گەنجی خوایە 100 ساڵ بژیت وڵایشم کردوێتەوە ئیستر قوربانە خوا عەفوی کە